کاتێکی نادیار بە مەترسی دەزانێت لەسەر ئاسایشی کەرکووک و ڕایدەگەێنێ پێویستە بە زووترین کاتە و قەزایە کۆنتڕۆڵ بکرێتەوە. لە لێدوانێکی تایبەت بە کەناڵی ئاسمانی پەیام شێخ جەعفەر شێخ موستەفا فەرماندەی هێزەکانی حەفتار ڕایگەیان حەویجە پێگەیەکی گرنگی داعشە لە ناوچەکە و بۆتە مەترسی بۆ هەموو ئەو سنوورانەی کە هێزە ئەمنیە عێراقیەکانی لێیە. ئاماژەش بەوەکە تا حەویجە کۆنتڕۆڵ نەکرێتەوە ئەمنیەتی تەواو بۆ ناوچەکە ناگەڕێتەوە. حەویجە جێپەیەکی بەهێزی داعشە و جێپەیەکە کە ئێمڕۆ بۆ بە هەڕەشە بۆ سەر کەرکووک بۆ سەر تکریت بۆ سەر دیالە بۆ سەر ئەنبار تەنانەت بۆ سەر ئەو هێزانی کە ئێستاکە لە دانراون بۆ چوونە پێشەوە بۆ ئازادکردنی موسڵ و لە سنوورێکی ئێستاکە فراوانە جێگیر بوون. هێزی داعشی تایە بەڵام ئەو وەک باسم کرد پێشتر ئەو هێزە نییە کە بتوانێت شوێن بگرێ پارێزگار بکات بەڵام ئەتوانێت کە عەمەلیات بکات و هێزەکان مەشغوڵ بکە و هەمیشە هەڕەشە و هەڕەشە بکە و دڵڕاوکێش لە دڵی خەڵکا دروست بکە. بۆیە پێویستەکە حەویجە بەڕاستی عەمەلی حەویجە و ئازادکردنی حەویجە بکرێت و ئەهمیەتی خۆی هەیە. حکوومەتی هەرێمی کوردستان وەڵامی دوهەمین راپۆرتی هیومان ڕایتس وۆچ دەداتەوە دەڵێت بەپێی یاسا مەمەڵەکراوە. لیژنەی هەڵسەنگاندن و وەڵامدانەوەی راپۆرتە نێودەوڵەتیەکانی حکوومەتی هەرێم ڕایگەیاند سەبارەت